لەم سەردەمەیە شێخ سەعیدی حەفید وردە ئەو کەسانەی کە دژی بوون زیت بوونەوە، چونکە علمانیەکانی اتحاد و تەرەقی مرکزیەتێکی زۆر جددی و ساڕمیان تەطبیق کرد لە ئەستانە و لە ویلایەتەکانیشە، زۆر بە قووەتێکی عسکەری و دەسەڵاتیەوە هاتنە پێش و زۆر دڕندانەش بۆ لێدانی نفوزی ئیسلام و زاناکانی. حتمما شێخ سەعیدی ژەکوێتە بەرەوە. زۆر زوو کەوتنە فەرزکردنی علمانیەتێک کە باوەڕیان پێی هەبوو بۆی زمینەیەکی زۆر بە قووەت زوو دروست ببێ بۆی ئەو علمانیەتە دواتر کە لە 1924 بە یەکجاری ئەعلانەکرێ و ئیلغای دەوڵەت و خلافەی ئیسلامی تیاکرێتەوە بە ڕەسمی ئەو زمینەی بۆ دروستکەن. شتێکی طبیعیشە کە کەوتنە ئەوەی بەرامبەر بە شێخ سەعیدی حەفید بوەستنەوە، چونکە ئەو هەم دەسەڵاتی زۆر بوو، نفوزی دینی هەبوو، سەرۆت و سامانێکیشی بۆ دروست بوو. شێخ سەعیدی پیران خەڵکی شێخ سەعیدی حەفید ببوورن زۆر جارم وا لێ تێگەچێتەوە، بەڵام هەموو جارەکان هەرمە بەسم شێخ سەعیدی حەفیدە. شێخ سەعیدی حەفید کاریگەر بوو لە تەعینکردنی خەڵکی لە قایم قام، لە مدیری ضابطیە کە پێوترا یان مەزبەطیە مەبەستیان لە دایرەی پۆلیس بوو. هەروەها نفوزی هەبوو لە هەموو دائیرە مەدەنیەکانی ئەو سەردەمەیە. دوژمنی زۆر بۆ دروست بوون لەوانە، بۆ نمونە هەموو ئەو فەرمانبەرانەی کە حەزیان بە منافەسەکانی ئەو نەئەکرد، بۆ نمونەیەکێک فەرمانبەرە و ماوەیەکی 10 ساڵە خزمەتەکە لە پڕێک شێخ سەعیدی حەفید. شێخ سەعیدی حەفید یەکێکی بۆ تەعینە کرد، ئەی هێنا ئەبوو بە منافیسی لە فڵان دائیرەیە. ئەمە وردەوردەوای لە هات ئەم مۆزەفانەی کە سەرەتا بچووک بوون زوڵمیانە کرد لە خەڵکی، بەڵام ئەچوونەوە ژێر داڵدەی شێخ سەعید یان داڵدەی ئاغایەکی تری بە نفوز، یان عەشیرەتێکی گەورەی وەکو هەمەوەندی، یان یەکێکی تری وەکو تاالبانیەکان، ئەو کاتە خێرا چوونە ژێر نفوزی ئەوان. بەڵام کە ئیتیحاد و تەرەقی هاتن ئەمانە زیاتر جورئەتیان بۆ دروست بوو کە بچنە ژێر باڵی ڕەسمیەتی ئەو علمانیانە و بتوانن دژایەتی شێخ سەعیدش بکەن. لایەکی تر لەوانەی کە دژی بوون فەرماندە سەربازیەکانی تورک بوون، وەکو فەهمی ئەفەندی کە سەرپەرشتی ئەو زەمانەی فەرماندەیەتی سەربازانی تورک بوو لە هەموو ناوچەی سلێمانی. لە هەموو جموجوڵێکی شێخ سەعید لەبەرەوەی شێخ سەعیدیش نفوزی عەسکەری هەبوو، خەڵکیش چەکدار بوون. یعنی بۆ نمونە ئەو لە داریکەلی لە فترەیەکە 1000 چەکداری دانابوو. داریکەلی گوندێکە کە دوایش ئەبێ بە وەکو پایتەختی شێخ مەحموودی لێدێ و مەشهورە لە تاریخە هەر پێوترە، حتا یەکێکی وەکو ئەحمەد خواجە کە ئەڵێ شێخ گەڕایەوە بەرە وڵاتی داریکەلی یا بەرە وڵاتی سیتەک لەو دی سلێمانی و لەو دی گۆیژەوەیە. بە هەر حاڵ یەکێک لەوانەش ئەو فەهمی ئەفەندی بوو کە فەرماندەی سەربازانی تورک بوو کە زۆر ڕقی لە شێخە بۆ، بەڵام نەشیانەوێرا هیچ شتێ بکەن لەبەرەوەی هێشتا نفوزی ئەم کارتێکردنی لە ئەستانە لە لای سوڵتان عەبدولحەمید زۆر گەورە بوو. دیسانێکی ترلەوانە ضیا پاشا بوو کە لە سلێمانی بوو، ئەهات و ئەچوو لەگەڵ ئیتیحاد و تەرەقیە کارتێکردنی هەبوو. ئەوەش کە لە دیاربەکر کارتێکردنیی خراپە بینە دژی ئیبراهیم میلی مزاهرە دروستەکە، لە سلێمانی شاو لە ئەترافی سلێمانی شا دیسان ئەو شێوە کارتێکردنی هەر هەبوو.